درەنگانێکی شەوی ڕابردوو لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە بە فیشەکی گردار تەقە لە بەشی پشتەوەی بینای دادگای چەمچەماڵ کرا بە هۆیەوە ژوورێکی دادگای ناوبراو بە تەواوی سوتا. وتەبێژی پۆلیسی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند تەواوی ئەو ژوورەی سوتاوە هیچ زیانێکی جانی و مادی نەبووە، چونکە ئەو ژوورە ژوورێکی بەتاڵ بووە و هیچ کەلوپەلێک و دۆسیەیەکی تێدا نەبووە. چالاکێکی مەدەنیش پێی وایە ئەرکی هێزامنیەکانە دوای هەموو ڕووداوەکان تاوانباران دەستگیر بکەن و لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکەن. تاوان دیاردەی تەقەکردن ناو بەناو لە چەمچەماڵە سەر هەڵەدا هۆکارەکەشی پەشێکی پەیوەندی بەوە هەیە ئیجراعات ئەتوانم بڵێن لە ئاسی پێویستان نییە. بۆ نمونە بەشێک لەمانە جاروایە ئەگیرێن باش ڕێکاری یاسایی کەم ئازا دەکرێن. هۆکارێکی پەیوەندی بەوە یەکە لەم شارەیە مەسەڵەن چەکداریەکی زۆر هەیە. ئەم دیاردەیە زۆر جار باس کراوە، زۆر جار قسەی لەسەر کراوە بەداخەوە هۆکارەکەش وەک پێویست نەتوانرا بنەبڕ بکرێت. بەڵام هۆکاری ئەساسی و بنەڕەتی ئەوەیە کە پێویستە هەر ڕووداوێک ڕوئەدا ئەرکی هێزە ئەمنیەکانەوەی دوای ڕووداوەکە بتوانن ئیجراعاتی پێویست بکەن. توێژەرێکی کۆمەڵایەتیش هۆکاری تەقەکردن لە شوێنە گشتیەکان و بینای دادگای چەمچەماڵ بۆ لاوازی ڕۆڵی دادگاکان و نەبوونی متمانەی هاوڵاتیان بە دادگاکان دەگەڕێنێتەوە. بەو پێی بەشێکی زۆر لە کێشا کۆمەڵایەتیەکان لە دەرەوەی دادگاکان و بە شێوەی سوڵحی عەشایری چارەسەر دەکرێن. هەر ئەمەش ڕۆڵ و هەیبەتی دادگاکانی تەواو لاواز کردووە. دیارە ڕوودانی ئەم جۆرە کارانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک بە شێوەیەکی گشتی سیقە متمانەی بە دادگا بە یاسا نەماوە لە وڵاتە، چونکە ئەبینێت لە دەرەوەی یاسا لە دەرەوەی دادگا کێشەکانی بە شێوەیەکی عەشایرانەیان کۆمەڵایەتی حەلەبێت بۆی ناچار پەناباتە بەر بە هاکارێک کە تۆڵی خۆی بکاتەوە بەڕاستی. ئەجا بۆی ئەم جۆرە کارانە لە ئەنجامی ئەو سیقە متمانەی کە لە لای هاوڵاتی لە پێشترە هەبووە نەماوە بۆیە پەناباتە بەرکارێکی وها. ئەگەر بمانەوێت ڕۆڵی دادگاکان بەهێزکەین، ئەگەر بمانەوێت ڕۆڵی دادگاکان وا لێ بکەین کە دەوری ڕاستەقینەی خۆی ببینێ بەڕاستی ئەبێ خۆت و هێز بگەڕێنە بۆ دادگاکان. بە گوێرەی زانیاریەکانی پەیام تا ئامادەکردن ئەم ڕاپۆرتە هیچ کام لەو تۆمەتبارانە دەستگیر نەکراون کە تەقەیان لە بینای دادگای چەمچەماڵ کردووە. ئەمە لە کاتێکدایە ژمارەیەک کامێرای چاودێری لە دەوروبەری بینای دادگا بوونیان هەیە. تەقەکردن لە بینای دادگای چەمچەماڵ کە لەم دادگایە سەرجەم کێشەکانی خەڵک یەکلایی دەبێتەوە، توانای هێزامنیەکانی خستووەتە ژێر پرسیارەوە. لە ئەگەری نەدۆزینەوەی تۆمەتباران و وەڕادەست نەکردنیان بە یاسا ئەوە دوو جار توانای و هێزامنیانە دەکەوێتە ژێر پرسیارەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.